طبعا خۆتان ئاگادارن لە دوو ڕۆژی ڕابردوودا دەوڵەتی تورکیا ئۆپەراسیۆنێکی بەرفراوانی بۆ ناوچە سنووریەکانی باشووری کوردستان لە ئامێدی و لە زاخۆ و لە دهۆک و بەگشتی لە بادیناندا ئۆپەراسیۆنێکی ئەنجام داوە. لەو چوارچێوەیەدا دەسەڵات بە ئەنقاس چەند ڕۆژەوێکی تری دروستە کرد بۆ ئەوەی کە ئەو کێشە گەورەیە کە کێشەیەکی گەورەی گەلی کوردە بە قەناعەتی ئێمە بابەتی داگیرکاری هێرشی ڕۆژەوی جیاواز دروست دەکرا بۆ ئەمە بەسە ئێمە ویستمان بابەتی داگیرکاری بکەینە ڕۆژەوە. لەو چوارچێوەیەدا وەکو تەفگەری ئازادی ئەم شەو بانگەوازیمان کرد بۆ خەڵکی شاری سلێمانی لەوەی کە گردبوونەوەیەک ئەنجام بدێ یاخود ڕێپێوانێک لە سەهۆڵەکەەوە ئەنجام بدرێ بە مەبەستی ئیدانەکردنی ئەو هەڵوێستەی دەوڵەتی تورکیا. دیارە ئەو ئۆپەراسیۆنە لە چوارچێوەی پلانێکی نێودەوڵەتیدا بە هاوکاری دەسەڵاتی کوردی ئەنجام درراوە. ئەوەی کە بۆ ئێمە جێگەی سەرسوڕمان بوو ئەوە بوو کە یەکێتی نیشتمانی کوردستانیش هەڵوێستی خۆی ئەم شەو یەکلا کردەوە لەوەی کە ئەویش هاو ئاهەنگە بە شێوازێک لە شێوازەکان لەگەڵ ئەو ئۆپەراسیۆنە بە شێوازێک لە شێوازەکان هاو ئاهەنگن لەوەی کە ئەو هێرشە بکرێتە سەر باشووری کوردستان. ئێمە بە توندی ئەو هەڵوێستە شەرمەزارەکەین. ئێسەی ئەوە بوو پەرلەمانی هەرێمی کوردستان، حکومەتی هەرێمی کوردستان، حتا حکومەتی عراقیش لەسەر ئەو پێشێلکاریانی دەوڵەتی تورکیا بەدەنگ بێن. بۆ ئێمە ئەوەی جێی سەرسوڕمانە ئەوەیە کە نەک ئەوان لەو کێشەیە بێ نەک ئەوان با بڵێن هەماهەنگ نین لەو بابەتەدا بەڵکو هاوکارێکی ڕاستە و خۆی دەوڵەت تورکیان بە تایبەتیش یەکێتی ئەم شەو هەڵوێستی خۆی یەکلا کردەوە لەوەی کە بەداخەوە زۆر جار پروپاگەندەی ئەویانە کرد کە لە قەزانەتەوەیەکاندا یەکێتی زۆر جار باجی داوە. بەڵام ئەم شەو بە چای خۆمان بینیمان کە بە شێوازێک لە شێوازەکان هاوکاری دەوڵەتی تورکیا بوون بەوەی کە نیان هێژ گربوونەوە بۆ ئیدانەکردنی ئەو هێرشانە بکرێت لە شاری سلێمانیدا. بێگومان ئەم شەو بەدایان ئەنداممان هەم بەگشتی لە خەڵکی شاری سلێمانی لەوەی کە بەدەم بانگەوازیەکەمان هاتبوو خەڵکێک کە ئەندامی ئێمە نیە، خەڵکێکیش زۆریش کە ئەندامی ئێمەیە ئەم شەو دەستگیر کراوە لەلایەن دەستگا ئەمنیەکانی یەکێتیەوە. 25 بۆ 30 کەسمان دەستگیر کراوە. بێگومان ئاسایشی سلێمانی و مدیری ئاسایشی سلێمانی بە ئێمە یود ئەم بڕیارە لەسەری ئێمە شەوە دراوە. دیارە سەرکردایەتی یەکێتی ڕاستەوخۆ ئەو بڕیاریدا و ئەمری کردووە بە هێزە ئەمنیەکان کە ئەو ئەندامانی ئەمە و خەڵکێکی زۆری لە شاری سلێمانی دەستگیر بکرێ. ئێمە زۆر بەتوندی ئیدانی ئەو هەڵوێستاکەین و لە گردبوونەوەیکی بەو ڕەنگەش نەک هەر پەشیمانین بەڵکو ڕۆژەوێکی ئاساسیە و ئێمە باشتر ئیشی لەسەرەکەین لەوەی کە ئەو فەزیحەت و داگیرکاری کە دەوڵەتی تورکیای کاتە سەر خاکی باشووری کوردستان ئێمە نەک هەر لە هەرێمی کوردستاندا لە عێراقیش و لە دەوروبەریشدا لە زۆرێک لە ناوەندە نێو دەوڵەتیەکانیش ئیش لەسەر ئەواکەین و داواکاریشین هەرچی زووە بە هەڵوێستەکانی خۆیانە بچنەوە و لە کاتێکی زۆر زووە ئەو ئەندامانی ئێمە و بەشێکیش لەو خەڵکی کە لە سلێمانی دەستگیرکراون ئازاد بکرێن.